بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ درێژەدان بە گفتوگۆمان لەسەر مێژووی بزنەوەی حەقە و ڕابەرەکانی ئەو بزنەوەی. کاک شێخ هاوڕێژان، من لەسەر حەمەسوور و شخصیت و کەسێتی حەمەسوور و حەمەسووریەکان قسەمانە کرد. دەوترێت ئەم پیاوە بۆیە لە دوای هەڵوێستەی دەرکراوە و دوورخراوەتەوە لەبەرەوە بۆ کە ئەم پیاوە نەخوێنەوار بووە و ئیشکەری ماڵی شێخ عەبدولکەریمی شەدەڵە بوو، مسکین بووە، شێخ نەبووە، ینی ڕەعیەت بووە و بە جۆرە لە جۆرەکانیش هەندێک جار شێخ عەبدولکەریمی شەدەڵە بە شێت ناوی بردووە. ئایا بەڕاستی حەمەسوور بەم شێوەیە بووە؟ حەمەسوور ئەوەی کە ئەڵێن شێخ عەبدولکەریم زۆر جار دەری کردو و ئەمانە ئەوە ڕاستە، ئەوە هەیە شێخ عەبدولکەریم زۆر جار دەری کردو و لی تووڕە بوو ئەمانە. بۆ نمونە جارێکیان لەسەر ئەوە لی تووڕە بووە کە تەلاقی خواردووە، خێزانی هەبووە تەلاقی خواردووە کە شێخ فەرموویەتی حەمەسوور شێت نییە، تەلاقی کەوتووە، لەبەر ئەوە دەری کردووە. جارێکیان هۆیەکەی ئەوە بووە. بەڵام حەمەسوور پێشەوەی شێخ وەفات بکە ویستوێتی کۆمەڵ بۆ خۆی کۆکاتەوە، دایم قسەی لەو بابەتە کردووە ئەوەی وێرابێتی و ئەوەی توانی بێتی قسەی لەگەڵا بکە. یعنی خۆی ئامادە کردووە بۆ وەفاتی دوای شێخ عەبدولکەریم، بۆیە بیری لەوەش کردوێتەوە کە یەکسەر پشگیری پەیاکا بۆ خۆی و کۆمەڵێک دروستکا و لە جێ شێخ بمێنێتەوە و بۆیە جلوبەرجی شێخیشی لەبەر کردووە، زۆر بێترسانەش لەبەری کردووە. بەڵام حەمەسوور لە لایەکی ترەوە پیاوێکی زۆر وریا بۆ لە سەردەمی خۆیان، پیاوێکی شارەزا بووە، لەبەر ئەوەی شارەزایی لە ڕووی تەریقەتەکەەوە هەبووە و بە قسەی خۆش و لێزانینیش توانیوتی کۆمەڵێک بۆ خۆی دروستکە. بەڵام حەمەسوور کۆمەڵێ شتی داناوە با بڵێن، ئەوە بووەتە هۆی نەمانی خۆیان و فوتانی کۆمەڵی حەمەسووری. جا حەمەسوور ئێستاش ئەیانتوانی حەمەسووریەکان درێژە بە ڕێڕەوی حەمەسوور بدەن و پەیڕەوی حەمەسوور بکرایە. حەمەسوور زۆر شتی گرنگی داناوە، زۆر کات خەڵکی وهەیە ئەڵێ ئەم پەیڕەوەی مامەڕزا پەیڕەوی حەمەسوور بووە ئەم جێبەجێی کردووە. باشە، دواتر لەسەر پەیڕەوەکەی حەمەسوور قسەکەین. سەبارەت بە ساڵی لەدایکبوون و شوێنی لەدایکبوونی وەچەکانی بڵین حەمەسوور ئەڵێن لە ساڵی 1970 لە گوندی شەشۆی ناوچەی ماوەتی شارباژێر لەدایک بوو. بەڵام بۆ چوونێکی تر هەیە لەسەر ئەوە کە بە بڕوای مەلا سەلامی ترێخۆر کە شارەزای مێژووی حەقەیە، حەمەسوور خەڵکی ناوچەی ئالان و سیویلە. بەڕاستی خەڵکی کوێ بوو ئەم پیاوە؟ حەمەسوور ئەوەی من زانیاریم هەبێت لەسەری و خزمەکانیم بینی بێ حەمەسوور خەڵکی گوندی شەشۆیە. بەڵام بەهۆی وەفاتی باوکی و وەفاتی دایکیەوە کە نەماون هەر بە مناڵی هاتوتە ناوچەی سوورداش، لای کەسێکی نزیکی خۆیان بووە کە گەورە بووە و توانیوێتی بگەڕێت و بەم لاولایە و ئەو سەردەمەش خەڵک فەقیر بووە وەکو ئێستا نەبووە. حەمەسوور گونجاو بۆ هاتنی ماڵی شێخ و بۆ ئەوەی ئیشان بۆ بکات و ئەویان بۆ بکە و گوایە ئەڵێن شێخ خۆی هێناوێتی، بەڵام ئیتر ئەویان من وەکو خۆم زانیاری تەواو نییە لەسەری شێخ هێناوێتی یا خۆی هات و ڕێکەوتۆ لەوێ ماوەتەوە ئەمانە. بەڵام ئەو سەردەمە تەشێوخانەقەکان وا بووە خەڵکی بێکەس یا خەڵکی هەژار یا خەڵکی ئەوەی کە دایک و باوکی نییە، جێگەولانەی نییە، زۆرتر ڕویان کردوتە تەشێوخانەقەکان. کەواتە ئەو بۆ چوونەی کە ئەڵێ حەمەسوور بەڕەچەڵک ڕووسیە ڕاز نییە؟ ناوە ڕاز نییە، چونکە زۆر بنەماڵی تریشمان هەیە لە کوردستانە کە ئەڵێن ئەمانە لە رووسیاوە هاتوون. نا، خۆیان نازانن بنەماڵە و بنەچەی خۆیان بدۆزنەوە، ئەنجینا هیچی ڕووسی نین و لە رووسیاوە نەهاتوون و حەمەسووری شێکێکە لەوانی کە ڕووسی نییە ویا ئینگلیز نییە. بەڵام چۆن پروپاگەندە بۆ شێخ عەبدولکەریم کراوە، لە سەردەمی شێخ عەبدولکەریمیشە پروپاگەندە کراوە بۆ شێخ عەبدولکەریم کە ئەمە وایەوە، بۆ حەمەسووریش هەمان پروپاگەندایان کردووە کە ئەمە ڕووسیە کە ئەمە ئەوەیە. هەندێکی ئەگەڕێتەوە بۆ ناو ناتەبایی ناو بزوستنەوەی حەقا ئەم قسە و قسەڵۆکە بۆ ئەوەی حەمەسوور پارچەیەکی جیا کۆمەڵێکی جیا کردوێتەوە، مامەڕزا کۆمەڵێکی جیا کردوێتەوە، یا حەماغا کۆمەڵێکی جاگرتەوە. ئەمە درزی خستۆتە ناو کۆمەڵەکە و ڕێگای خۆش کردووە بۆ دوژمنانی ئەم کۆمەڵە یا ئەم بزوتنەوەیە یا ئەم ڕێباز و تەریقەتە. با بڵێن بەشێکی ئەوەیە. نا حەمەسوور خەڵکی کوردستانی عێراقە و خەڵکی ناوچەی با بڵێن ماوەتە و خەڵکی گوندی شەشۆیە. بەڵام بەداخەوە چۆن وەکو مێژووی کورد بە تەواوی نەنووسراوەتەوە توێژەرەکانی خۆشمان
بە تەواوی ناسنە بنج و بنەوانی هیچ شتێک بۆ نمونەوە حەمەسوور دێنینەوە بنمونە ئەڵێن یەکی ئەڵێ رووسیا یەکی ئەڵێ نووسەر نابێ بە هەڵە بچێت یا مێژوو نووس نابێ بە هەڵە بچێت ئەبێ زۆر خۆی هیلاکات ئەبێ زۆر بە وردی باشە سەبارەت بە تایبەتمەندی ڕێڕە و بۆچوون و ڕێبازی حەمەسووریەکان ئایا جیاوازی حەمەسوور لە تایبەتمەندی و ڕەوتی جیاوازیە لەگەڵ شێخ عەبدولکەریمی شەدەڵە چۆن بووە؟ دەوترێت هەندێک تایبەتمەندیان هەبوو لەوانە کە مەسەلەن چایان نەخواردێتەوە حەمەسووریەکان جگەریان نەکێشاوە ڕیشیان هێشتێتەوە تەسبیحیان هۆنیوەتەوە لە نوێژ و ڕۆژ و فەریزەکان دوور کەوتونەتەوە. ئایا تایبەتمەندی حەمەسووریەکان چۆن بوو؟ ئەگەر حەمەسوور یەکێک بووە لەو مریدانی لە سەردەمی شێخە تووشی ئەو حاڵەتی نوێژ نەکردن بۆ با بڵێن لەو حاڵەت لەوەی کە تووشی ئەوە بۆ نوێژ نەکات با بڵێن. بەڵام دوایی کە جیا بووەوە کۆمەڵێکی بۆ خۆی دروست کردو دوای وەفاتی شێخ توانیویەتی بەرنمەیەک دابڕێژێت بۆ بەڕێوەبرنی کۆمەڵەکەی. بەڵام بەشێکی بەرنمەکەی زۆر بەرنمەیەکی باشە بەرنمەیەکی ئەوەیە کە خەڵک کاری پێ بکە. بۆ نمونە سندوقیان داناوە هی ئابوونە سندوقیان داناوە هەر کەسێکیان لە حەمەسووریەکان ئیشی کرد بێت پارە خراوەتە ئەو سندوقەوە داهات چۆتە ئەو سندوقەوە بەڵام وەکویشی سرف کراوەتەوە. بۆ نمونە جلوبەرجیان پێویست بۆ خواردنیان پێویست بۆ یەک کەس چووە کڕیوێتی ئەنجا هەرەوەزی کاری هەرەوەزی ئەوە یەکێکە لە خاڵەکانی مامە ڕەزاش با بڵین یەکسانی و تەبای و هاوبەشی بڕای بە سیستمی ئیشتراکی هەبوو بەڵام ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ لێ هاتووی شێخ عەبدولکەریم بۆ نەخشەدانانی ڕێبازەکە و بەشێکی تەریقەتەکەیە کە برایەتی و پاراستنی هاوکاری و هاوسەنجی لە ناو یەکترا و ئەمانە هەمەسووریش هەر لەوەوە ئەو پێشکەوتنەی دەستکەوتووە با بڵین ئەو ئاشتی خوازیێ بە چی بڵێن ناو لێ بنێن پێشکەوتن بێ دەستی کەوتووە هەر لە مەسەلە تەریقەتەکە و شێخ عەبدولکەریمی شەدەڵەوە بوو ڕێبازی حەقایەتیەکەوە بووە. توێژەرەکان ئەڵێن حەمەسوور و حەمەسووریەکان بڕوایان بە مناڵبوون نەبووە لە نێو تەریقەت و ڕێبازەکەی خۆیانە. بەڵام فریاشوانی لە ڕۆژنامەی کوردستانی لە ساڵی 1990 ئەنووسێت کە دەڵێ حەمەسوور لە ژنێک زیاتری هەبوو و کوڕکچێکشی هەبوو کوڕەکەی لە سەربازی کۆچی دوایەکە و کوژرێت کچەکەشی ناوی فاتمەیە و ئێستا لە سلێمانیەژی. ئایا کە ئەمان بڕوایان بە مناڵبوون نەبوو چۆن حەمەسوور کچ و کوڕێکی هەبوو؟ حەمەسوور پێش جیابوونەوە پێش وەفاتی شێخ عەبدولکەریم تەمان ژنیە ناو مناڵی هەبوو مناڵی مردووە و ئەوە بووە. بەڵام دواتر کە جیابوونەوە شێوەی ژیانیان گۆڕاوە ژنی هێناوە بەڵام مناڵی نەبووە. لە ژنی یەکەمی و لە ژنی دووەمیشی مناڵی هەبووە بەڵام لە ژنەکانی تری مناڵی نەبووە با بڵێن زۆری ژیانی گۆڕیوە. ئەجا خۆی ئارزووی مناڵی نەبووە لەبەر ژیانی ڕۆژانەیان ئارزووی مناڵی نەبووە لەبەر بارگرانی و سەردەم و فەقیریەکە نیان هێشتە و بیبێ تا ئێستا ئەوە ڕوون نییە بۆ نەهێشتنی مناڵ نەبوون لە ناو حەمەسووریەکانە ئایا مەبەستیان بووە یا بەرگریکردن با بڵێن خواردنی دەرمان و بەکارهێنانی شت بووە ئەمایان نازانین. بەڵام هەندێک لە توێژەرەکان پیان وایە کە ببوورە کە حەمەسوور خۆی لە ئەسڵا مناڵی نەبوو بۆیە ئەمەی کردوتە ڕێبازێکی تایبەت تەریقەتێکی ڕێڕەوێکی جیاواز لە ناو بستنەوەکە تایبەتمەندیەک بۆ بستەوەکە هەتا ئەڵێن پاسایی بۆ ئەمەش بە ئاەت هێناوەتەوە کە باس لەو ئاەتەکە کە اعلموا إنما أولادكم وأموالكم فتنة أموالكم وأولادكم فتنة أولادكم عدو لكم مالكم أولادكم عدو لكم باسي أوكا كمال منال دجمنا فيتنية لبر أو بپێویستیان نەزانیوە مناڵیان بێ بەڵام توێژەرەکان لێن خۆی مناڵی نەبوو بۆیە مناڵی نەبوو بێت چۆن ئێستانەوەی ماوە لە سلێمان لە دوای ئەو مڵێن لە دوای ئەو جیابوونەوە تۆوتت پێشتر سەردەمی بەڵێ خۆی وایە لە سەردەمی دوای کە چۆتە کڵاو قوتو لەوێ نیشتە جێبوون مناڵیان نەبووە مناڵیان نەبووە. ئەجا تا ئێستا وەکو چۆن لە حەقەیەتیە کۆمەڵە شت ئەڵێن بەنهێنی ماوەتەوە بەگشتی لە حەقەیەتیە لای حەمەسووریەکانیش ئەو مناڵ نەبوونە تا ئێستا ماوەتەوە با بڵێن بە شاراوەی ماوەتەوە بەڵام
من بە قەنەعەت خۆم هیچ شاراوەیەکی تیان نیە و نیان هێشتۆ مناڵیان بێ و یا هەنیچەند لە تەمەنێکا بوون مناڵیان نەبێت. دەوترێت حەمەسوور هەندێک جار ئیدعای پێغەمبەرەتی کردو و هەندێک جاریش خۆی بە محەممەدی مەهدی زانیوە و زۆر کاتیش بانگەشەی سۆسیالیزمی کردو لەنێو ڕۆتەکەی خۆی ئەم قسانە چەند ڕاستن. ئەوەی حەمەسوور ئەگەر بانگێشەی مەهدێتی کرد بێت هەر لەو کاتانەیە بووە کە لە حاڵەتی ئاسایی دەرچوو بێت باوەڕ ناکەم لە حاڵەتی ئاساییە بوو بێ و لەگەڵێکی وەکو جەناب دانیش پێ بانگەشەی پێغەمبەرایەتی بکەیت زۆری کەش کردویانە بۆ نمونە حەماغاش وتوێتی من مەهدیم هەر حەمەسوور وای نەوتووە زۆر کەس احتیمالە عەبدولکەریمشیان بە مەهدی زانی بێ ئەمە لە ناو حاڵەتی ئەحواڵ و لە ئاسایی دەرچوون وەکو چۆن کاک مستەفا عەسکەری لە کتێبەکەیە تووشی نووسیوێتی تووشی شەتەحات بوون لەو حاڵەتە حەمەسووریش قسەی وای کرد بێت زۆر بەلایەوە ئاسایی بووە. ئەڵێن ئەم بانگەشەکردن و هەڵوێستەی حەمەسوور بۆ ئیدعای سوسیالیزمی و هەڵۆشانەوەی شیرازەی خێزان و ئیدعای پێغەمبەرایەتی و خۆ بە محەممەدی مەهدی زانینا وای کردووە کە نایارەکانی حکومەتی عێراقیان لەمە ئاگادار کردو و ئەویش لە ساڵی 57 لە حکومەتی عێراقی و گیرێ و ڕەوانەی دادگای یەکرێت. ئایا بەڕاستی هۆکاری گرتنی حەمەسوور لە ساڵی 1957 لەبەرچی بوو؟ حەمەسوور کە بۆیان بڵاو کردەوە کە گوایە ئەمە داوای پێغەمبەرایەتی کردو و ڕایگەیاندو و پێغەمبەرە و جارێ ڕایگەیاندو مەهدی و ئەمانێ و بەڵام چۆن نەیاریشی عەبدولکەریم دەیان شتیان بۆشی عەبدولکەریم ئەوەندەوە و دژایەتیانە کرد حەمەسووریش هەر بای خۆی نەیار و دوژمن هەبوو و بای خۆی ئەوە هەبوو کە خەڵک خۆشی نەویستون و دژایەتی کردوون لەبەر ئەوە باوەڕ ناکەم حەمەسوور توانی بێتی بەو قەناعەت بە هەموو قەناعەتێکەوە بڵێ من پێغەمبەرم چونکە پێغەمبەر هەموو کەسێک ناتوانێ وا بڵێ بەتایبەتی کەسێکی وەک حەمەسووریش کە کۆمەڵێکی زۆر کەمی لەگەڵا بوو خۆر چەندە پێغەمبەر هەیە خێزانەکەی خۆی ئیمانی پێنەهێناوە پێغەمبەر هەیە کوڕەکەی خۆی ئیمانی پێنە کوڕەکەی نوح پێغەمبەر سەلامی خوای لێبێ نەچۆ کەشتێکەوە لەگەڵیان بەڵام حەمەسوور قەناعەت ناکەمەوە حەمەسوور پەیڕەوی حەمەسوور هەر پەیڕەوی حەقەیەتی بووە بەڵام هەندێشت دوای جیابوونەوە لە حەقەکە وەک مناڵ نەبوون و چاین بۆ نمونە مناڵ نەبوونەکە تا ئێستا نهێنیە بەڵام چای نەخواردنەوەکە لەبەر نەدارایی و نەبوونی و لەبەر بێدەرامەتی بووە. دروستکردنی تەسبیح سەردەمی ناگەڕێتەوە بۆ سەردەمی حەمەسووریەکان سەردەمی شێخ عەبدولکەریم من ئێستا بۆ نمونە تەسبیحم لایە هی سەردەمی شێخ عەبدولکەریمە تەسبیحم لایە هی سەردەمی مامە ڕەزایە لەو کاتە هۆنیوانێتەوە لەو کاتەیە هۆنیوانێتەوە دروستیان کردو خۆشیان و سۆفی مریدەکان با بڵین زیکریان پێکردووە هەموو کەسێک کە تۆبەی کردووە تەسبیحێکیان داوەتێ من بۆ نمونە تەسبیحێکی یەکێک لە مریدەکانم لایە هی مامە ڕەزایە و تەسبیحێکم لایە هیچ شێخ عەبدولکەریمە یەکێک لە مریدەکان کە پێش ئەوەی وەفات بکات تەسبیحێکی تەسلیمی من کردو و توێتی بۆ یادگاری با لە خانەقای کەڵکەسماغ بێ. باشە پاش گرتنی حەمەسوور چەند لە زیندان ئەمێنێتەوە دواتر چۆن ئازاد دەکرێت؟ حەمەسوور کە ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە ئیتر لە هەموو لایەکەوە هەوڵی بۆ ئەدرێ و حەمەسوور بۆ خۆشی لێزان بووە لە ڕووی دادگا و ئەوانایە و توانیوێتی بەرگری لە خۆی بکات و ئەمانە حەمەسوور بەڵام شۆڕشی تەموزی بەسەرهات ئەوەی حەمەسووریش با بڵین لەو سەردەمەیە بوو ساڵی 58 شۆڕشی تەموز عەبدولکەریم وەکو پێشتر نەبوو دادگا و ئەمانە با بڵین لەبەر ئەوە چەند هۆیەک بۆ ئەوەی کە حەمەسوور بتوانێت لە دادگا ڕزگاری بێ. زۆر باشە با بچینە بۆ سەردەم و خۆناغی دانان و هەڵبژاردننی مامە ڕەزا لە سەردەمی مامە ڕەزایە ئایا دەوترێت بزوتنەوەی حەقە لەم خۆناغەیە گەشەکردن و فرانبوونێکی باشی بەخۆیەوە بینی هەوادار و لایەنگرێکی زۆری هەبوو ئایا تایبەتمەندی جیاوازی مامە ڕەزا لە سەردەمی شێخ عەبدولکەریمی شەدەڵە چی بووە لەم خۆناغەیە جۆرێک لە بژانەوە و گەشە بە بزوتنەوە کەدرا؟ مامە ڕەزا دوای وەفاتی شێخ عەبدولکەریم ئەیەوێت لە شەدەڵە بمێنێتەوە وەکو باسم کرد پێشتر باسی بانجی شێخەتی بۆ دراوە و ئیعلان کراوە کە مامە ڕەزا شێخە بەڵام بەهۆی پارچە پارچە بوونی بزوتنەوەی حەقە ڕێگە بە مامە ڕەزاش نادەن لە شەدەڵە شێخەتی بکاو ئەو مانجێک چل ڕۆژ ئەمێنێتەوە لەوێ ئێتر دوایی
شەدەڵە بەجێ دێڵێت و هەندێک لە خزمان گلەی لەکەن و ئەو لەوێ نەمێنێتەوە و گوای خانەقای خۆی هەیە لە کەڵکەسماق و چێتەوە کەڵکەسماق تۆ بۆ تەریقەتەدا چیەدا برایەتیەکە و کۆمەڵی خۆی بێ لە کەڵکەسماق بێ ئەویش شەدەڵە بەجێ دێڵێت و ئەچێتەوە کەڵکەسماق کە ئەچێتەوە کەڵکەسماق با بڵێن یەکسەر ناچێتەوە کەڵکەسماق ئەچێ بۆ تۆبزاوە بە حکمی ئەوەی شێخ تەیفوری خاڵوانی لەوێ و هیمامە ڕزا و خزمەکانی لەوێن و مەبەستان باوکی عارف تەیفور ماڵی لەوێ و ئەوێ ماوەیەک لەوێ بێنێتەوە ڕێی ئەویش وەرگری و بزانێت لەگەڵیایەتی بۆ ئەوەی خانەقا دروستکاتەوە و تۆ بۆ تەریقەتوانە شێخ تەیفوریش وەکو پێویست لەگەڵیان نابێت و پشتگیری ناکات تۆبزاوە بەجێ دێڵێت ناچێتەوە کەڵکەسماق و خانەقاکەی خۆی ئەچێت بۆ لای مامە عەبدوڵڵا بۆ گۆبتەپە مامە عەبدوڵڵاش بە هەمان شت پێشوازی باشی لێ ناکات و نایەوێت پشتگیری بکات و نایەوێت لەگەڵیا بێت بۆ ئەوەی شێخەتی و تەریقەت دروستکاتەوە یەکسەر ئەچێت بۆ گوندی عەسکەر مامە ڕزا بە حکمی ئەوەی کاکە ڕزای کاکە عەلی و نەوەکانی کاکە و ڕەحمانی کاکە عەلی و ئەمانە هەمووی لەوێن ئەچێ بۆ ئەوێ کە ئەچێتەوێ لەگەڵ کاکە ڕزا و خزمانی ئەوەیە قسەکە کاکە ڕزای کاکە عەلی پێشوازێکی زۆر باشی لێکات ئەڵێ ماڵی خۆتە بەو جۆرە ئەیڵێت ئەڵێ سەری من تەختی شایی تۆیە نەک بە ماڵی من رازیبی ماڵی خۆتە و کوڕ هەموو کەس لە پێناو توایە کاکە ڕزا لەوێ ئەیهێڵێتەوە مامە ڕزا ئەهێڵێتەوە کە لەوێ ئەبێت مامە ڕزا 6 مانگ لەوێ ئەمێنێتەوە ناتوانێت مامە ڕزا تا سەر لەوێ بمێنێتەوە بیر لەوە ئەکەنەوە لەم لاولاوە خەڵک ئەچێ بۆ لایەنی یەک و دوو سۆفی مریت لی کۆ منەوەکەی بۆ منە یەکەم وەجبە سۆفی مریدی گوندی سەرمۆرد ئەچن سەرمۆرد سەربەسورداش بووە ئەچن بۆ عەسکەر بۆ لای و ئیتر لە دەوری کۆبنەوە پێڵێن ئێمە لەگەڵ تا ئەبین و پژگیری تەکەین و ئەگەر بچیتەوە کەڵکەسماق و چی بکەین لەگەڵ تاین و ئێمە ئەبێ شێخمان هەبێ ئێمە هەمووی سۆفین و مریدین و بێسەر و ناتوانین ئیدارە بکەین ئەویش ئەڵێ باشە ڕاوێژێکەکەن ئەڵێ تەچێدانین ئەڵێ بستنەوە سەرمۆرد ئەوە لە عەسکەر تەچێمانداناوە ماڵی کاکە ڕزای کاکە عەلی یەکەم تەچەیە لە عەسکەر باوشی مستەفا عەسکەری ئەڵێ بستنەوە لە سەرمۆرد تەچێدانێن لە ئەو ڕۆژەوە کە مامە ڕزا ئەچێتە عەسکەر و ماوەیەک لەوێ بێ دەست بە دانانی تەچەیەکەن لە گوندەکانە بۆ سۆفی مریدەکانی یەکەم تەچێ عەسکەر بۆ دووەم تەچێ سەرمۆرد بووە برایانی سەرمۆرد کە دێنەوە یەکسەر تەچەیەک دروستەکەن پیاوێکیانە بێ بابەوڵای ناوە لە سەرمۆرد ئەوە بێتە سەرتەچێ لە ناو سەرمۆردیش نابن ناو گوندەکە شوێنێکیانە ئێستا ڕز و باخشتیوا بۆ مەدانی پێڵێن لەوێ بێ هاوینێوێ بە گەڵا و بە ئەوە کەپر و سابات دروستەکەن و تەچی خۆیاندانێن لەوێ وردەوردە خەڵکانی سۆفی مری لە دەوری مامە ڕزا کۆ بنەوە ئەجا دوای 6 مانگ دێتەوە کەڵکەسماق و هەموو گوندەکان تەچێدانێن ئەوەی من زانیاریم هەبێت لە 108 گوند تەچیانداناوە زۆر باشە دەوترێت پاش چەند مانگ لە کۆچی دوایی شعبکەریمی شەدەڵە سنتەری حەقا لە شەدەڵەوە ئەگوێزرێتەوە بۆ کەڵکەسماق هۆکاری ئەم گواستنەوەیە هەندێک بۆچوون هەیە لەسەری دەوترێ وایە مامە ڕزا دوور خراوەتەوە بەوەی کە هەندێک ڕیفۆرم و چاکسازی کردو لە نێو ڕێبازەکەیان نێو بزنەوەکەیە بۆی کە بڕای بە شێوازی پێشکەوتن خوازانە هەبووە بڕای بە دەسا و دەستکردنی دەسەڵات هەبووە پێی وا بوو کە پێشەوایەتی و ڕێبەرایەتی و گرتنە دەستی ڕێبەرایەتی بزوتنەوەکە لەسەر ئاستی کەفا ئەو تەخوا و توانایە نەک لەسەر ئاسی میرات و نزیکی ئەم قسانە چەند ڕاستە هەندێک بۆچوونی تیشەیە کە مەیلێکی بەلای شوێعەکانە هەبووە هەتا مامۆستا کەریم ئەحمەد لە کتێبی باری تێکۆشانەوە کتێبەکەی خۆی باز لەوەکە کە مامە ڕزا لە ڕێگەی مەلاسابیرەوە پەیوەندی لەگەڵ برادرانی حیزبی شوێعی دروست کرد بۆ ئەم قسانە چەند ڕاستن سەبارەت بە کەسێتی و بۆچوونی سیاسی وەکو پێشتر بازمان کرد دوای وەفاتی مامە ڕزا دوای وەفاتی شێخ عەبدولکەریم مامە ڕزا کۆمەڵێک سۆفی مری لە دەوری کۆ بنەوە لە شەدەڵە ئەمێننەوە بەڵام کۆمەڵێک لە خزمان و کوڕانی شێخ عەبدولکەریمیش پیان ناخۆشە بێت خانەقای خۆی هەیە و بچێتەوە خانەقای خۆی و مامە ڕزا ئەگەر لەوێ بمایێتەوە بەڕاستی
من نایشارمەوە تۆ بۆ تەریقەت وە خۆیە بوو و ڕێبازی شیع عەبدولکەریم چۆن بووە چکە مامە ڕەزا لە یەکەم ڕۆژەوە کە دوای شیع عەبدولکەریم فەرموویەتی من شیع عەبدولکەریم چی پێ فەرمووم ئەوە جێبەجێ یەکەم من خەلیفەی ئەوم و لە شوێنی ئەوم ئەوە جێبەجێ یەکەم ئەمە ترسی دروست کردووە لەسەر هەندێک لە خزمانی شیع عەبدولکەریم و لەو کۆمەڵانەی کە جیابوونەوە من ئەگەر لە شەدەڵە بمێنێتەوە ئەبێ ئەمان گوێڕایەڵی مامە ڕەزا بن لەبەر ئەوە مامە ڕەزاش نەویستۆ دووبەرەکی وشتی ئەوە دروست بێت و جارێکی تر ناخۆشی دروست بێتەوە لەسەر قسەی ئەوان شەدەڵی بەجێشتووە و چۆتەوە کەڵکەسماق و شێخەتی خۆی لەوێ کرد من 5 دقیقە کاتماوە ئەبێ زۆر بە خێرایی هەوڵبین زۆر بە خێرایی وەڵامی پرسیارەکانم بێتەوە هەر سەبارەت بە هەڵبژاردننی مامە ڕەزا دەوترێت جگە لە باڵی حەمەسوور هەموو باڵەکانی تر ڕازی بوون لەسەرەوەی کە مامە ڕەزا بێتە جێنشینی شیع عەبدولکەریم شەدەڵە ڕاستە ئەمە بەڵێ ینی بە تەنها باڵی حەمەسوور بە تەنها باڵی حەمەسوور بەشێکی ناڵێم خزمانی خۆشمان با بڵێن شێخەکان بەشێکی ڕازی نەبوون باشە هۆکاری چی بەشێکی ڕازی نەبوون هەماغاش لە سەرەتاوە ڕازی نەبووە بەڵام دوایی کە هاتووەتەوە شەدەڵە و ئێتر وازی لەو هینەی خۆی هێناوە کە من مەهدیم و ئەمە ئەو گومانەی نەماوەتەوە و ئیتر تەواو باشە بۆچی شیع عەبدولکەریمی شەدەڵە کوڕەکانی خۆی نەکردۆ بەجێنشین بۆچی براکانی تری هەڵنەبژاردەوە بۆچی مامە ڕەزا اختیار کردو مامە ڕەزا لە ڕووی تۆ بۆ تەریقەتەکەەوە زیاتر شارەزایی هەبووە و زیاتر لایەنە دینیەکەشی گرتووە و لایەنی تۆ بۆ تەریقەتەکەشی گرتو و لە ناو سۆفی مریدێنە خۆشەویستریش بوو خەلیفەشی بووە خەلیفەی شیع عەبدولکەریم بووە بۆ نمونە لە دەشتی کۆیە لە دۆڵی شاڵەبەجان کە خەلەکانی ئێستایە لەوانە هەمووی مریدی مامە ڕەزا بوون مامە ڕەزا تەڵقینی کردوون زۆر بیان زۆر باش دەوترێت لە پاش 2 ساڵ لە ڕێبەرایەتیکردنی مامە ڕەزا ئیتر بزوتنەوەی حەقا پەرەسێنێ و گەشەیەکا و فراوانە بێت ئایا تایبەتمەندیەکانی قۆناغی مامە ڕەزا جیاواز لە قۆناغی سەردەمی ڕێبەرایەتی شیع عەبدولکەریم شەدەڵە چی بووە ئایا مامە ڕەزا لە ڕووی ریفۆرمی کۆمەڵایەتی و ئاینی و سیاسی و چی جیاوازێکی هەبوو لە قۆناغی پێشخۆی مامە ڕەزا دوای شیع عەبدولکەریم کە با بڵێن ڕایەگەێنێن هەندێک بەشێک لە شێخەکان بەشێکی لە سۆفی مریدەکان کە شێخ عەبدولکەریم ڕێگەی بە کەس نەداوەتەوە بۆ تەریقەت بدا و ئیتر لای ئێمە تۆ بۆ تەریقەت وەستاوە مامە ڕەزا بیرەکاتەوە ئەگەر تۆ بۆ تەریقەت بدا ڕێگەی لێگیرێت هەمان شتی کە بەرامبەر شیع عەبدولکەریم کراوە ئەوانە دووبارە ئەبێتەوە بەرامبەر بە ئەویش دژی ئەوەستنەوە بە جۆرێکی تر با بڵێن ناڕاستە و خۆ تۆ بۆ تەریقەتەکەی بە خەڵک گەیاندووە یەکەم شت بە کۆکردنەوەی سۆفی مریدانی سەردەمی شیع عەبدولکەریم دووهام بەدانانی چەند بنەمایەک بۆ کۆکردنەوە و ڕێخستنەوەی ڕێبازی حەقا بۆ نمونە ناویان لێ ناوە ڕەوشت ئەجا ڕەوشت زۆر شتەگرێتەوە با بڵێن بۆ نمونە یەکسانیە گرێتەوە هاوکاریە گرێتەوە دادوەریە گرێتەوە ئتر ئەمانەی بنەماکانی کەدایان ناوە ڕێخستنە ئەگرێتەوە ئابوونە ئەگرێتەوە سربەستی ئافرەتە گرێتەوە ئەم بنەمایانەی داناوە مامە ڕەزا بۆ کۆکردنەوەی خەڵکەکان کە ئەڵم ناڕاستە خۆ تۆ بەیداوە بە سۆفی مریدانی هەرواش بووە چونکە لە خانەقایە کە کۆبوونەوە کراوە و کۆبوونەوە هەمان شتی دووبارە کردێتەوە کە شیع عەبدولکەریم بۆ سۆفی مریدەکانی باس کردو من ناچارم ڕادگرم یەک دەخە کاتماوە هۆکاری گیرانی مامە ڕەزا لەلایەن حکومەتی عێراقیەوە لە بەپیلانێکی غافڵگیرانەی سەعید قەزاز کە ئەو کات پارێزگاری هەولێرە بێ چی بوو دواتر شێخ مستەفای کوڕی ئەگیرێ و دواتر شێخ محەممەد ئەمینی بەلحەی ڕاوێژکاری خۆی ئەگیرێ نوێنەری خۆی ئەگیرێ هۆکاری گرتنی ئەم پیاوانە چی بوو لە ڕۆژگارەیە لە حکومەتی عێراقی هۆکاری گرتنەکەی مامە ڕەزا بە ماوەیەکی زۆر کەم کۆمەڵێکی زۆری لە دەور کۆبووە لەبەرەوە حکومەت وەکو سەردەمی شیع عەبدولکەریم لێی کەوتە دژایەتیکردن و ترس لەبەرەوەی مامە ڕەزا پیاوێکی ئاشتی خواز بوو دایم باسی ئاشتی و تەبایی و یەکسانی دەکرد لە ناو کۆمەڵە لەگەڵ زۆربەی حیزب و ڕێکخراوەکانی ئەو سەردەمەش دۆستایەتێکی زۆر باشی هەبووە کەسێکی ئاشتی خواز و پێشکەوتوو بۆ لەبەر ئەوە زیاتر لێی ترساون هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە من دوا پرسیارەکەم ئەگەر بکرێ
زۆر بە کورتی وەڵام بەخێرایی وەڵام بیتەوە. دەڵێن مامەڕەزا هاوکاری پێشەوە قازی محەممەدی کردو لە کۆماری کوردستان لە کۆماری مەهاباد. بەڵێ مامەڕەزا هاوکارێکی زۆریشی کردووە وەک حەقە بە گشتی هاوکاریان نەکردووە بەڵام وەکو کۆمەڵی مامەڕەزایی ئەلە چل چەکداری بەڵێ چل چەکداری نردووە هەمووی بە چەکی خۆیانەوە تەنیاوە ئەوەی من زانیانم هەبێت 4 کەس چەکدار نەبوون لەو چل کەسە بە سەرپەرستی شێخ محەممەدەمینی مەڵحا نردونی بۆ کۆماری مەهاباد تا کۆمارەکەش تەواو بووە تا ئاڵای کوردستان تەسلیمی دەستی بارزانانی نەمر کراوە ئەو هێزەی ئێمە لەوێ بووە و بە ئامادەبوونی شێخ محەممەدەمینی مەڵحا ئاڵای کوردستان تەسلیمی بارزانانی کراوە. زۆر سپاس کاک شێخەوڕێ بەڕێزان کاتی گفتوگۆکە کۆتایی هات بە ناچاریەوە مەڵاوەیەکەین تا تاواکردنی تەوەرەکانی دواتر و ئەڵقەی سێمی دیدارەکەمان لەگەڵ کاک شێخەوڕێ بخواتان سپێنی خواتان لەگەڵ. زۆر زۆر سپاس کاک شێخ.